بەڕێوەبردنەوەی بداتە ئامادەبووان کە چەنەڵێک لە ڕۆژی جیهانی بەرامبوونەوەی خۆکوشتن ڕێکخراوێژی هەڵسا بە سازدانی کۆنفرانسێکی زانستی بە مەبەستی ئاشکراکردنی ڕێژەی خۆکوشتن لە هەرێمی کوردستان و وەک خۆیان دەڵێن ئامانجیانە پەردەی شەرم لەسەر دیار دەکا لا بدەن. سەرۆکی ڕێکخراوەکەش ناڕەزایەتی لەلایەنی پەیوەندیدار هەیە و دەڵێت تا ئێستا لە هەرێمی کوردستان نەخۆشخانەیەکی تایبەتی دەرونی نییە بۆ ئەو کەسانەی کە بێ هیوا دەبن لە ژیان دووبارە هیوایان بۆ بگەڕێنێتەوە. لە عێراق و لە کوردستانش بە تایبەتی دام و دەستگایەک نییە، شوێنێک نییە کە خەڵک کۆستی ئەکەوێ کارەساتێکی وای بەسەردێ ڕووی تێبکا بۆ هاوکاری، هێڵێکی گەرم نییە بۆ داواکردنی هاوکاری، بنکەیەکی تەندروستی دەرونی یا با بڵێن کە بە ئینگلیزی پێدەوترێ تەندروستی مێشک، ئەوە جیاوازە لەگەڵ لایەنی دەرونی، شوێنێکی وامان نییە خەڵک پەنای بۆ با. لەبەرەوە ئێمە ئەم خێزانانەمان کۆ کردوتەوە بۆی وەکو تۆڕێکی بەهێز ئەگامان لە یەکتر بێ، یەکتر بناسین و دواتر ئەگەر هاوخەمی و پاڵپشتی بۆ یەکتری پێشکەش. سەبەبەکەی زیاتر کۆمەڵایەتیە، لایەنی دەرونیە. باوکی یەکێک لەو کەسانەی کە منداڵەکەی بەهۆی خۆکوشتنەوە لە دەستداوە دەڵێت کەسانێک کە خاوەن بەهرەیەکی لێهاتوون کاتێک هەست دەکەن هیچ گرنگەیەکیان پێ نادرێت لەلایەن حکوومەتەوە ناچار زۆر جار پەنا بۆ خۆکوشتن دەبن و کوڕەکەی منیش یەکێکە لەو قوربانیانە. هەرچەنە ئێمە ئەمڕۆ بۆ کارەساتێکی ناخۆش ئێمەی کۆ کردوتۆ لێرە، بەڵام جێی خۆشحاڵیە کە کۆمەڵی خەڵک کە وەکو ئێمە بە ئازاریان پێگەشتووە لەم ڕۆژە کۆبوونەوە. پێمان خۆشە ئەم ڕۆژە پەیامێک بێ بۆ هەموو ڕێکخراوەکان بۆ کارمەندانی حکوومەت بۆەوەی کەوە بەدواداچوون بکەین بۆەوەی بزانین هەموو کاری خۆکوشتنە چییە. ئەو ئازاری کە بە ئێمە گەشت حەزەکەین لە مەولا بە دڵی خەڵکی نەچێتە دڵی خەڵکیکەوە. سیستەمەکان زۆر هەڵەیە، مەسەلەن ئەمە ئەگەر ئەم گەنجانە لە ئەوروپا بن خەڵکی زۆر پرۆفیشناڵیان لێ دەرئەچێ، خەڵکیان لێ دەرەچێت لەسەر ئاستی کارگەکان، لەسەر ئاستی زانکۆکان. ئەمە بێ بەدواداچوون کەی ئەم گەنجانە یەک بیاندۆزیتەوە ئیسفادەیان لێ بکەی، بەڵام ئەمە ئەو پەڕی دنیا نییە لەوانەیە لە ڕۆژانی داهاتووە لە دوای ئێمەش چەندها خێزانی کە لەم کارەساتیان بەسەرهاتووە هیوادارم ئەمە کۆتایی ئەم کارەساتانە بێ. بە پێی زانیاریەکان خۆکوشتن لە هەرێمی کوردستان بە ڕێژەیەکی زۆر بەرز بۆتەوە و یەکێک لە هۆکارە سەرەکیەکانیش کێشەی ئابووری و قەیرانی داراییە، هەرچەندە تۆڕە کۆمەڵایەتەکان و بەکارهێنانی تەکنۆلۆژیا بە دەرنیە لە بەرزبوونەوەی ڕێژەکە و بە یەکێک لە هۆکارە کاریگەریەکان دادەنرێت. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.